بینن بعد نانسات رزو صلافه بن دنها داروشالات ناوین بگشتی و عراق و کردستان به تایبەتی دناف چەندین ئالۆزی و قەیراناندا دەرباز بن ئالۆزیên سیاسی ئابووری جواکی چەندین ئالۆزیên دی پێگەهێک کوردجی پێگەهێکی گرنگە دێوان گۆڕانکاریاندا بێ تایبەت دیگەل وڵاتên زلهێز هەرێما کوردستانێژی بگشتی و پتری 24 ساڵانە حکومڕانیە خوماڵی هەیە لێ هەیەما 2 ساڵانە تووشی چەندین قەیرانên ئابووری سیاسی و چەندین قەیرانên civakî ji bûye. Bu danûstandinê li ser van teweran bigiştî û çend tewerekên dî û peywendiyên herêmê gellelayanan gel parçendiyên Kurdistanê Sanga Kurd di van gorankariyan Rûşhelata Navîn me ferdît ku vê dîdara taybet digel berrêz Sedî Ehmed Pîr endamê Mekteba Siyasî Yekîtiya Niştimaniya Kurdistanê bikin. Kak Sedî destpêkê gelek spas bû vê delîvê ku te meday. زۆر سپاس بۆ ئێوە و سپاسی بینەرانی خۆشەویستی بادینان سات و بینەران دەکەم. بەێ زۆر سپاس کاک سعدی ئەگەر یەکەم پرسیار شوێ دەست پێ بکەین ku نەهادا yani Rûşhelata Navîn bigiştî gorankariyên mazindaya herêma Kurdistanê jî beşeke ji wan gorankariyan lê zêdebarî wan gorankarî herêma Kurdistanê jî çendîn qeyranan vednalîtin siyasî aborî têkçûna peywendiyên layanên siyasî têkçûna peywendiyên herêmê gel Bexda yani bu kurtî wekû pênaseyek çi xwandinek bû vê rewşê têtekirin we çi ayîndeyek li ber sîngê Kurd heye bû van arîşan bigiştî û van qeyranan. من پێم وایە تەسەور دەکەم ئەو شتانەی کە جەنابەت پرسیارت کرد گۆڕانکاریەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووتە پێشێ قەیرانەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قەیرانی هەرێمی کوردستانیشەوە و ئەو قەیرانانەی کە بۆتە هۆی کۆبوونەوەی هێز یەکجار زۆر لە ناوچەکە هەمووی ئەوانە لێک دوور نین یعنی هەریەکیان کاری هەیە تەسیری هەیە لەسەر ئەوەی تریان ئەو قەیرانانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ماوەی 2 ساڵی ڕابردوو دروست بووە ئەوی بە دەرەجەی ئەساس سەرهەڵدانی ئەو گروپە تێرۆریستیەیە بە ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و لە شام ئەمانە هینێکن گروپێکن کە ئەتۆ ناتوانی واتە سەور بکەی کە ئەمە وەکو مەجموعەیەکی تێرۆریستی ئیمکانیاتێکی مەحدودیان هەیە بەڵکو بەڕاستی ئەو ئیمکانیاتانەی لێ ئەوان هەیە ئەو شێوەی ئەوان تەعامل دەکەن مەسافەی 1500 کیلۆمەتر جەبهە ئیدارە دەدەن لە ڕووی لۆجستیەوە نان ئاو خواردن گواستنەوە تفەنگ فیشک ئەوە ئیشی وڵاتە ئیشی ڕێکخراوێک نییە ئیشی گروپێکی تێرۆریستی نییە وە وردەوردەوە دەریش دەکەوی ئەو وڵاتانەی کە لە پشت ئەم زاهیرەی داعش هەن و داعش خەتەرە لەسەر هەرێمی کوردستان زێدەتر وڵاتên deverê یان jî وڵاتên zilhêz هەردوون خەتەرە لەسەر هەرێمی کوردستان خەتەرە لەسەر ناوچەکە بەگشتی و ئەمە بابەتێکە بابەتی دومی ئەوەیە تۆ دەوی بزانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خاریتەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاریتەیەک نییە شتێکی تەبیعی و سروشتی هاتە پێش خاریتەیەک کە لە ئەنجامی شەڕ دروست بووە و لە کاتی خۆی لە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ کە چەند ڕۆژێکی تر 100 ساڵی خۆی تەواو دەکا ئەوان خاریتەیەکی سیاسی لە گۆر بەرژەوەندی هێزن کۆلۆنیالیست بەسەر منتیقەدا فەرزکردنە بەبێ ئەوەی کە حڕیەتی ڕێئیدراوی بە ملەتی منتیقە ئەو سایکس بووکیا کاک سعدی ینی لە دژی بەرژەوەندیین گەلێ کورد لە دژی بەرژەوەندی گەلی منتیقە و گەلی کوردیش لە هەندێک بێژین کەساتیان سیاسی ڕەوشەمبیر پێشبینی دکەن ئەگەر کورد vê delî vê بخۆ ji dest nedin yanî renga Saykis Bîkûyeka dî bihête pêş bes berjewandiya gelê Kurd bî yanî pêçewaneyî Saykis Bîkûya dî ne Saykis Bîko nehatin ne Saykis mawa ne Bîkoşî mawa eger bê hev şêweyê Lavrov Kêrî diye evcara Lavrov Kêrî wezîrê xariciyê derve Rûsya û wezîrê xariciyê derve wezîrê derveyê Amerîka diye ewan tiştek imza dikin جا من پێم وایە ئەو بارودۆخی کە هەیە تەسیرێکی منفیشی کردووە بۆ سەر هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی
قەیرانی ئەو قەیرانی سیاسی و قەیرانی دارایی. قەیرانی سیاسی کە ئێمە هەمانە ئەکەیت قەیرانی داراییش تەسیری کردووە. ئێمە لە کوردەواری خۆمان دەڵێن کاسەی پڕ ئاشتی ماڵە. ئەگەر ماڵ خواردنی هەبوو ئەوی هەبوو ئاشتیژی هەیە، کە نەبوو ئاشتیژی نییە. ئەوە خۆی لە خۆیدا لە ئەنجامی تەواوبوونی مدەی بەڕێسەرۆکی هەرێم جارێک تر و ناقەشەکردنی دانانەوەی ئاوی چێش کە لەگەڵ ئەوە دروست بووە. ئێستا کێشەیەکمان هەیە بە ناوی کێشەی پەرلەمان و ئیفلیسکردنی پەرلەمان، کێشەیەکمان هەیە بە ناوی ئیفلیسکردنی حکوومەت چونکان دەگۆزی دەرکراون. هەرچەندە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم هەنگاوانەی کە پەیوەندی بە دوورخستنەوەی ڕئیسی پەرلەمانە لاهین، ئەمە پێمان وایە هەنگاوێکی ناقانونیە، هەنگاوێکی خراپە، باش نییە. و ناردنەوەی وەزیرەکانیش بۆ ماڵەوە ئەمەش پێمان وایە کارێکی خراپە. و ئێمە کە داوا لە حکوومەتی عێراق دەکەین کێشەکان لەگەڵ ئێمە چارەسەرکەن، دەبی خۆشمان ئێمە کێشە نەکەین وەکو ئەوانەی حکوومەتی عێراق. ئێمە ئەوەی خۆمان نابینین، ئەوەی عێراق دەبینین دایمەن مشاکل بۆ نچێت. بۆ یەکێتی نیشتیمانی لە سەرەتاوە دەستی کرد بە گفتوگۆ لەگەڵ هەموو دایانەکان بۆی کۆتایی بەو ئاریشەیە بێنێ. بە دڵنیاییەوە ئێمە زانین ئێستا کە لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستانیش هەمان کێشە سەری هەڵداوەتەوە و هێزێکی یەکجار زۆر لە ڕۆژاوای کوردستان کۆبوونێتەوە. رووسیا بە هەموو ئیمکانیاتی، ئەمریکا بە هەموو ئیمکانیاتی و لە کوردستانی باشوور کە دەکا کوردستانی عێراق زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپی لێرە هەن. ئەمانە هەمووی پێیەکەوە ئەو کۆبوونەوە ئەو مهێزانە و لە کاتی کۆتایی هاتنی سایکس بیکۆ ئەکرد گۆڕانکاریەک دەبی. بۆیە من بە قەنەعاتی خۆم مەسەلەی کورد بستە هەنگاوێکی پێشکەوتوتر هینێکی واقعیە، مەسەلەیەکی واقعیە. بەس کاکسادی ینی دوێ ڕەوشانۆکەدە ئەف ڕەوشە ئاڵوس ینی تێکچوونە پەیوەندیەت لایەنە سیاسیت هەرێما کوردستانê نەبوونە باوەریەت ناوبەرە لایەنە سیاسیدا گەلڤان گۆڕانکاری ینی تا چەند دێشێکارێکی خراپە. من پێم وایە علاقاتی خراپی ناوهێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان، علاقاتی خراپی هەندێک لە هێزی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژاوای کوردستان، علاقاتی خراپی هەندێک لە باشووری کوردستان لەگەڵ باکووری کوردستان، هەمووی زەرەر دەدان لە هەدەفی نیهایی خەڵکی کوردستان. و ئەوە ڕێگرە لە بەردەم بەرەو پێشتر چوونی داخوازەکانی خەڵکی کوردستان. بۆیە پێویستە ئێمە کار بکەین لە پێناوی نەهێشتنی ئەو کێشانە و کۆتایی پێهێنانی. کاکسادی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین جار بێژین خولên دانوستاندنا gel hemî layanên dest pêkine bû asayîkirina rewşa herêmê bigiştî û asayîkirina peywendiyên layanên siyasî. Yani ev pêngava yeketiye havêtiyet gel layanên siyasî ew ên ku peywendiyên wan gel Rojava xirab, peywendiyên wan gel Bakur xirab ku peywendiyên wan gel van parçên Kurdistanê jî asayî bikeneve. Ne em hengavê me بۆ گشتگیرە و ئێمە لە کۆبوونەوەکانی دووقۆڵی کە دەکەین باسی هەموو ئەوانە دەکەین، باسی کێشەی خۆمان لەگەڵ باکوور، کێشە لەگەڵ بە ڕۆژاوا، کێشەی ناو باشوور، کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراق، شەڕی داعش. بەڵام خۆدەی بزانی ئێمە هەرە یەکەم مەسەلەی چارەسەرکردنی قەیرانی دارایی و موچەی خەڵکە ئەو کە پێویستە بۆ ژیانکردن. ئێمە لە هەرێمی کوردستانی عێراق هەرچەند بەهێز بین لە باکوور و لە ڕۆژئاوا و لە هەرجەیەک ئەگەر لە هەرێمی کوردستان پەرە نەبی موچەی خەڵک بدەین و ژیان نایەتەکردن زەحمەت. بەڵێ پەیوەندیên ئێکەتیە بگشتیت gel layanên başûr ینی çi azdanat gel taybet gel partî û bizava goran gelek caran bêjin renge hindek layan êketiyê bi layengirê partî danin, hindek cara bi pêçewana bi layeng li zêdetir nêzîkî goran danîtin, hindek layan jî bêjin wekû hêla navarast navbera yani parastina hevsengiyet navbera her du layanan da. Yani divê navberê de êketî bêjin çi layanekî de ye zêdetir. بەڕێز یەکێتی نیشتیمانی کوردستان دوکانی سیاسی نییە تا هەموو ڕۆژە ساحێبەک بگۆڕ. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی جەماوەری گەورەی متەکاملە، هێزی سەربازی هەیە، موەسساتی اقتصادی هەیە، موەسساتی سەقافی هەیە،
هێزی وان ناکرێ قوت نادرێ زەحمەتە ببتە تابعی ئەو یا ئەم ئەوانە بۆیان قوت نادرێەوە لقمەکی گەورەیە ئەگەر ئەوانەی کە دەبوورە کاکسانی تابعی ئەویان ئەو مەفهوم ئەوە نییە و بێژین وەکو پاشکو وەکو بێژین زێدەتر ڕۆیا وەکو بۆ چۆن ئەوەش نابی یەکێتی نیشتیمانی کادیر و مەسئولی زۆر شیاری هەیە قبول ناکەن لە سەرکردایەتی یەکێتی بەرەو یەسار یا بەرەو یەمین بڕۆن ئەوان سیاسەتێکی دروست و باوەڕپێکراوی یەکێتیان هەیە و ئەوان ئەو سیاسەتە دەخوازن من ئەزانم لێرە گروپەیە و گروپانەی کە هەندێک لە حیزب دروستیان دەکەن بە تایبەتی لە دهۆک و لە هەولێر و حتا لە سلێمانیش ئەوێ بچووک کە جاروەیە دەبتا ئەوە دوکانی سیاسی بۆ ساحێبی فلان و بۆ ساحێبی فلان یەکێتی ئەو شتان نییە. ڕقم دوو فەرقی پەیوەندی یەکێتی لەگەڵ گۆڕان و فەرقی پەیوەندی لەگەڵ پارتی دوشتە. سەرکردایەتی یەکێتی لەگەڵ سەرکردایەتی پارتی تەفاهومەکەیە لە نێوانوان لێ قاعدەی یەکێتی و قاعدەی پارتی مع الأسف ئەگەر سەیری فێسبوک و ئەو کە زۆر دژی ئەکودونە ئەوە سەبەبی هەیە دەبێ عیلاجکرێت. لێ ناو گۆڕان فەرقی هەیە. ناو گۆڕان سەرکردایەتی گۆڕان لەگە سەرکردایەتی ئێری علاقەتێکی زۆر باشیان نییە. لێ قاعدەی گۆڕان و قاعدەی یەکێتی علاقەتێکی زۆر عزوی و ئۆرگانیکیان هەیە. پێکەوە لە هەموو مناسەبات بە یەکەوە حاضر دەبن و زۆریش بە یەکەوە یعنی یەک ڕەوەند و یەک تاریخ و یەک تێکەڵبوونی ڕایەڵەی فکریان هەیە. ئەوە بوو سەرکردایەتی یەکێتیە بخۆ ینی بێژین هەندێک زەحمەت نینە تەعاملکردن گەل کادرێ وەسەطی هیچی شەکە ئاسانی هەموو شەک زەحمەت نه ینی مەقسەدم سەرکردایەتی زیاتر وەکو تا ئاماژە پێکردی تەفاهم زیاتر گەل سەرکردایەتی یا پارتیە لێ قاعدە تەفاهم زیاتر گەل گۆڕان هەیە ینی دوێ ناوبەریدا تەفاهم و قیادایەکی ئەوەی لەگەڵ پارتی خۆ بەس قاعدەیەکێتی لەگەڵ پارتی وان نییە قاعدەی پارتیش لەگەڵ یەکێتی وایە یعنی قاعدەی پارتی و قاعدەی یەکێتی ئەو کراون شحن کراون بە جی ئێک و دوو لە ئیعلامی لە ئەوێ ناوخۆ لە بڵاوکراوێ ناوخۆ هی پارتیش ئێستا پارتی زۆر جاروێ باسی ئەوە دەکە کە تا ئێستا کەلیمەی جەلالی لە زۆر جێگا بەکاردێنین وایە نییە وانە بەس گونا هاوێژی هەر نازیڕیتە سەرکردایەتی هەردوولاک و باوە ناکەم سەرکردایەتی پارتی حەزەوە ناکە ئێستا حەزەوە ناکەەوە بەکاربێ لێ ئەو بووە بە ناجێک و شێوەی تویرکردنەوە ئەو کارێکی خراپە ئەوە دەبێ عیلاجکرێت. ئەگەر لە مستەقبەل ئێمە بخوازین یعنی علاقاتێکی تەندروست لە نێوان لایەنە سیاسیەکان دروست بی پێویستە ئەو پەیوەندی تا ڕادەیەکی زۆر دەتوانم بڵێم لە منافەسە دەرچووە بۆ تا پەیوەندێکی دوژمنانە ئێمە دەبێت فەرق بکەین لە نێوان دژمن و خەسم. منافسە دژمنە نابێ ئەمە دژمن وەکو منافس سیر بکەین وەلێ ئەو علاقەت و ئەوێ هین وەکو دژمن سەیریە دەکەن کەەوە خراپەوە قەناعەتم زۆر. کاک سعدی بینە سەر ئەو تا ئاماژەیەکە کورد داش کارێ خستنە پەرلەمانی و ئیفلیشکردنە حکوم بەشێک ji حکوومەتێ لێ هەتانها خەڵکی کوردستانی چاوەڕێیە گەلک جاران ئێکەتیە زۆر هەوڵدایەک و ئەفرەوشە ئاسایی بیت لێ هێشتا هیچ ئاسوویەک دیار نینە ینی هیچ ئاسوویەک بێژین دەمەکی وەسا دیارەک و کەنگی پەرلەمان کارە بێتەف کارەکردن کەنگی حکوومەتزانی چۆنە مەسەلەی چارەسەرکردنی ئەم کێشەیە من تەسەورەکەم ڕەنگە وەختی زۆر بێ ئێمە زۆر جار وەکو توژی وتت ئەگەر ئێمە نەتوانین کێشەکانی نێوان خۆمانی مالی کوردی چارەسەر بکەین چاوا دەتوانین کێشەی خۆمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین لەگەڵ ڕۆژهەڵات و باکوور چارەسەر بکەین. ئەو مەسەلەی چارەسەرکردنە مالی کوردی وەخت دەخواسی ئێمە هەموومان جارنا هەندێک ئەوین یعنی متمەسیکین بەڕێیە خۆ بەتەعنت ڕێی وەردەگرین و پێم وایە دەبێ ئێمە خۆمان خاڵی کەین لە هەندێک ئەوێ خۆ ینی ئیستیعلا و ئێدی بە کەمزانی
بەڵکو دەبی هەوڵی ئەوە بدەین کە ئێک و دوو قبول بکەین قبول نەکردنا ئێک و دوو سەبەبەکەین ئەساسیە لە ئەو ئاریشە تا ئێستا ما زۆر ئەوین گەشتبینین کە ئەوە لە ماوەیەکی کورد ئینشاڵڵا چارەسەر یەک دوو جار پێشترژی داخوایانیان خۆدا ئەس خەلەنەم بۆ دەنگی ئەمریکا بۆ هەندێک ماڵپەڕێنی تاوامەژە پێچەنێک و ئێکەتیت ناوبەرە غورۆرە پارتی و عینادا گۆڕاندا کەفتیە مابەینە هەردوویاندا یعنی هەتا نوکە ئەف دوو لایەنە گۆڕان سەر عینادا خۆ پارتی سەر غورۆرە خۆ ینی بچێکی هێمن نەبووینە من ئەوە ئێستا دەڵێم لەبەر ئەوەی یەک و دوو ناخوێننەوە ئەگەر یەک و دوو قبولکەن عینی مۆزوع عینی وایە ئەوەی کە تۆت بەڵام بابا هەموو لایەک تێگەیشتن کە بەردەوامبوونی ئەوە زەرەر هەیە چونکە ئێستا وەفدی ئەمریکی دێ یەک لە داخوازیەکانی ئەوەیە مشکلی خوتانی داخلی حەلکن وەفدی بانکی مۆن دێ دەڵێ مشکلی داخلی خۆتان حەلکن چونکە ئەوان پەرۆشی ئەوەی دوای داعشن دوای داعش باوەڕ ناکەم کۆمەلگای نێودەوڵەتی مەقبول کە بۆ هەموو ئاریشێ نێوخۆ ئەم دەبی تەقالی دیموکراتی ڕعایەت بکەین دەبی علاقاتی ما بین تەرەفین ڕعایەت بکەین بڕوامان هەبی بە تەعەدودیەت و ئەحزابی مختلف ئێمە ئەو تاک حزبی سەیتەرە زەحمەتە قبول ناتوانێت بەس کاک سەدە ئەڤەژی عیبەیەک نینە بۆ بێژین سەرکردایەتیە کوردستانی گشتیک و ئەو خۆ ئاریشێن خۆ چارەسەر نەکەن بانکی مۆن یان وەزیر خارجی ئەمریکا یان هەر لایەنێکی دی بێن دەستی خۆ بێخنەن عیبە وشەیەکی کۆمەڵایەتێ وشەیەکی سیاسی نییە بەڵێ پەیوەندیان هەرێمێت گەل بەغدا پێش چەند ڕۆژێک شاندێکی هەرێمێ سەردانە بەغدا کردە یعنی چه دەست کەفتێکیان بێژین چه شاندی هەرێم شاندێکی حکومی بوو سەردانی بەغدا نەکرد بۆ دانوستاندن لەگەڵ حکوومەتی عێراق شاندی بەغدا کرد لەسەر داوەتی وەزیری دەرەوەی ئەمریکا دوێنێ تۆ دزانی 9/4 بوو 9/4 ڕۆژی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن و ڕزگاری عێراقە هاوپەیمانان لەگەڵ ئەمریکا بەو مناسەبەتە وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەغدا بوو و لە عینی ڕۆژ ویستی حکوومەتی هەرێمی کوردستانیش ببینی لە بەغدا وەفدەکەی حکومی چوو بوو بەغدا لەو کۆبوونەوە تەبعەن باسی سوپاسی ئەمریکا کرابوو لە ڕۆژێکی ئاوادا کە عێراقی ڕزگار کرد و هەرێمی کوردستانیش نەوەک لە ئەمانی هەبوو چونکە هەرێمی کوردستان ئەو کاتی ئیدارەی خۆی هەبوو هەروەها داوا کرا لە ینی باسی وەزعی عێراقی ئابووری کرا کە ئێمە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ جگە لە مشکلی داعش مشکلەیەکی ڕئیسی گەورەمان هەیە ئەویش مەسەلەی استحقاقاتی میهنی خەڵکە موچە بۆ خەڵک ئەکید بەحسی ئەویشی کرا مەسەلەی ئەو ئیسلاحاتێک کە مالی عیبادی دەوێت لە بەغدا بکە بەڕێز عیبادی ئیسلاحاتێک دەوێت لە بەغدا بکە ئەو ئیسلاحاتێک نییە کە نەتیجەی تەفاهمی لایەنە سیاسیەکان بێت بەڵکو ئیسلاحاتەکە لە ئەنجامی هین هاتووە لە ئەنجامی زەختکردن لە عیبادی لەلایەن خۆپیشاندانەکانی کە چەندین مانگە لە بەغا هەموو ڕۆژی جمعەکان دەکرێت و لەو ماوەی دوایی بەڕێز موقتەدە سەدر سەرۆکی ڕەوتی سەدر سواری ملی ئەو شەپۆلی ناڕەزاییە بوو تهدید دەست پێ کرد کە منتقی خەزا دەگرم و ئەو دەگرم پێم وایە ئەویان خۆی لە خۆیدا کارێکە کە ئێمە ناتوانین قبولی بکەین چونکە بۆ ئێمە دانوستاندن لەسەر ئیسلاحات شتێکی پێویستە و ئیسلاحات خۆشی شتێکی پێویستە وەکو یەکێتی نیشتیمانی هەمیشە لەگەڵ ئیسلاحاتین بەڵام ئیسلاحات نەک ئیجباری بێ لەبەر ئەوەی موقتەدە سەدر دەڵێ بۆ ئیسلاحات بکەین نام ئیسلاحات دەبی وەکو هەنگاوێکی ئیجابی بی بۆ بەهێزکردنی پرۆسەی سیاسی لە عێراق و چارەسەرکردنی مشکلەکانی اقتصادی و ئیداری و سیاسی لە عێراق و ئێمە وتمان بەغاش وتمان ئێمە ناتوانین خۆ وسبێ ڕەنگە ئایەتوڵایش کەشەڵسی ئەویش داوای شتێکی کە بکە ویش کەشەڵسی ئەوە ناکەوە لە کۆبنەوەکانی دوێنێ بەڵێ ئەو گۆڕانکاریانە لە بەغا ئەبی
و بە دڵنیاییەوە کورد ئەو حسەی بەری دەکەی خۆی دایدنی و حسەی کایە و لەگەڵ دەستکەوتەکانی تر بە پێی ئیستحقاقی انتخابی دابەش دەکرێت بەسەر هێزی سیاسیەکانی کە بەشدارن لە پەرلەمانی بەخ. بەێ کاک سعید بینە سەر پرسەکادێک و گەلێک پرسەکە گەرمە لە وێدماهیە پرسە ریفراندومێ ڕەنگە ئەوێژی بۆ چونین جودال سەر هەبن پرسە ریفراندومێ لە هەرێما کوردستانê vê rewşa alûsawan û ke yanî herêma Kurdistanê ta çend amadekarî heye ku referandumê encam bided demekê de li gorî destûrî hêşta herêma Kurdistanê beşekeş Iraqê gelek ji axa herêma Kurdistanê li gor destûrî hêşta beşekeş îdara Bexda nek herêma Kurdistanê yanî bûçûna êketiyê li ser pirsa referandumê çi ye؟ ئێمە ڕەفراندۆم وەکو مافێکی تەبیعی دەزانین و پێمان وان نییە ڕەفراندۆم یعنی جیابوونەوە خۆ یەکێک وەسیەت دەکا خۆ وەسیەت معنایەوە نییە سبەی ئەمرێ تێگەی بەڵام ڕێفراندۆم ئەو کاتێک کە بەحس کرا ئەو کاتیش دنیا ئالۆز بوو داعش هەبوو شەڕی داعش هەبوو ئەو کاتە بۆ باس کرا بۆ ئێستا کەسێک باسی ناکە ئێمە ئەو کات وتمان شەڕی داعشێ ئەمتیان ناوە یەکێتی ئەوی ناوێ ڕێفراندۆمی ناوێ سەر بەخۆی ناوێ نا ئێمە ئێستا داوای ڕێفراندۆم دەکەن ڕێفراندۆم هیچ مشکلەی نییە و ڕێفراندۆم هیچ عەرقەلە نییە لە بەردەمی چونکە ئەو بارودۆخەی کە کاتی خۆی بەحسی ڕێفراندۆم کرا ئێستاش هەیە چونکە ئەمە ڕێفراندۆم کە باسی ڕێفراندۆم دەکەین ئەمە لە سیاسەتێکی پۆپۆلیزمەوە نایە بمانەوێت بۆ حیزبەکەی خۆمان نقطەیەکی ئیجابی تەزیلکەین نا حیزبەکەیمە سەر بەخۆی دەوێت حیزبەکانی کەنانێ بەڵێ ئێمە یەکێتی نیشتیمانی پێش هەموو کەس دروشمی مافی چارەی خۆنووسینمان هەڵگرتووە کەس پێشمە مافی چارەی خۆنووسینەوە و خەبات دەکەین لە پێناوی گەیشتنی گەلی کوردستان لە مافی چارەی خۆنووستا دەوڵەتی سەربەخۆ و ئێستاش ڕێفراندۆم پێمان باشە پێویستە ڕێفراندۆم بکرێ و ئەو لایەنانەی کە ئەمڕۆ لای ڕێفراندۆم دایانێ خۆیان بدزنەوە کاتی خۆش بڕوایان پێێنەوە بەڵام داویست نقطەیەک تەزیلکەن پێویستە ئێستاکەش بزان ئێمە یەکێتی نین کە ڕێفراندۆممانەوێت مە ڕێفراندۆممان دەوێت و هیچ شتێک عەرقەلە نییە لە بەردەم ڕێفراندۆم و ڕێفراندۆم تەکلیفیشی زۆر نییە بەستە ڕیفراندۆم ژی گەلێکش ئابوورناس بەستێکیان و تەکلیفەکە زۆر vê قەیرانە ئابووری ناس وەختی خۆشیان بوون خۆ تازە لە دایک نەبوونە ئابووری ناس پێش ساڵێکیشی ئابووری ناس هەبوون پێش ساڵێکیشی ئابووری ناس باس کرد یعنی ئەم دزانم تەکلیفی هەیە لێ پێش ساڵێکیش تەکلیفی نەبوو پێش ساڵێکیش قەیراین دارایی نەبوو ناتخوازن بۆ حیزبێکی معەیەن ئەوە بتەزیلکەن کە ئەو حیزب سەر بەخۆی دەوێت بەڵام حیزبی تر ناوێت نا ئێستا ئێمە دەمانەوێت ڕێفراندۆممان دەوێت سەر بەخۆیشمان دەوێت چۆن نابی ئەی بۆ باسەکەن مادەم نابی هەڵویستە وڵاتانی هەڵویستی وڵاتان وەک خۆی گۆڕانکاری بەزدا نهاتووە هیچ وڵاتێک نەیوتە بڕۆ جیابۆ لە عێراق هەر وڵاتێک دەرێت تۆ ئازادی لەوەی کە دەڵێ ئێمە پێمان وایە عێراقێکی یەکگرتوو باشە بەڵام تۆ ئەگەر پێت وایە جیابیەوە مهمە بڕۆ جیابۆ کەیف خۆتە بەڵام ئێمە نەماوتووە هەر وڵاتە وات پێ دەڵێ ئەو وڵاتە پێش ساڵێکی وای دەوت ئێستا ژوا دەڵێ سبەینێ ژوا دەڵێ من ئەمەوێ زانین چ بڵێم ئەمەوێ ئەوە بڵێم خەڵک لە هەرێمی کوردستان پێویستە تێبگە لەوەی کەشت نایە بفەرزکرێ بەسەر خەڵک یعنی بە هینێک بتەوێ ودی خەڵک ڕابکێشی نەخێر ئێمە ئازانین ئەو مشکلەیەکە کە ئەو زۆر دەبێت ئێمە لە یەکێتی نیشتیمانی پاشگەز نەبووینەوە و پێمان وایە ڕێفراندۆم ئەگەر ممکن بێ بکرێ باشە کاک سعدی هەندێک ینی پەرلەمانتاران ژی ئەو داخوێنیەدەن و شلایەکی və هەندێک لایەنی سیاسی لە هەرێما کوردستانê gelek pirsa referandûmê azrandiye şilayekî dibe şerî ser dezveyînana postên zêdetirkirin li Bexda yani ev ta çend hevdeştîne pêçewaneyî yektir bin berez ئێمە تا ئەو ڕۆژەی جیا ئەبینەوە لە عێراق حتا ئێوارەکەیژی دەبی لەگەڵ حکوومەتی عێراق وا ئیش بکەین کە ئیلا ئەبد الئابدین لەگەڵ عێراق دەبینین خۆ ئەگەر لەگەڵ عێراقش نەبینێن پاژیژی ئەم دەبینە جیران لەگەڵ يعني منفعتي ملا عريشنا وعراقي دنيا عراقي مستقري ثابت جيراني ما بيزور باش العراق كي تبلها يعني في ريفراندوم يجي بيد في بدانو ستاندرين قال بغداد هيج مشكله ني دانستان لغا ريفراندوم كريمي بيدلم دا ريفراندوم
ريفراندوم دەبی بەغدا قبول بکە وەکو هەنگاوەکی دستوری ئەوە نەمخالفی دەستورە تۆ هەنگاوەکی دستوری لێ من دبێژم درێم باوەک دێ بۆ مناڵی خۆ وەسیەت دەنووسی ئەو عەرزێ من بۆ فلان و خانوێ من بۆ فلان خۆمانەیە بابەکە سبەی دەمری ممکنە پێش لە دوای مناڵەکانیشی هەر ببینێ لێ وەسیەتەکە بس ما بس هم كاك سعيد قال بغداد في برسهات يا بحث كيرن يعني ديتا بحث او دافرين كو تازه رزقار كري يعني حتى انه كاجي ام چنا سر قالك دافر باشوري كركوك الشنغال الزمار وبتايباجي كو ماسترين دافر شنغال ودوروبر يعني بشتي پێنگاوا ڕزگارکردنا شنگالێ يعني چه پێنگاوا کادی هم وەکولایەنên سیاسی و هم وەکو حکوومەتە هەرێمێ يعني بۆ ئاوادانکردنا وان دەڤەرا و ئێکێتی نیشتیمانی کوردستان تایبەت و هێزەکە کاریگەرە لە دەڤەرێت ناف حکوومەتێشدا يعني چه من پێم وایە دەڤەری شنگال بە تایبەتی ئێزیدی يعني لە هەر دەرەکی هەن ئێزیدی مع الأسف کارەساتە کاتی سەروان کە بەس بە قەسە خۆش کارەساتێکی گەورەیە ممکنە ئێزیدی لە ژیانی خۆ زێتر لە 73 فەرمان هاتی سەرێوە لێ هیچ شتێکی چێکە گۆکۆ ئەوەی تازە نەبوو ئەوەی هاتن کە کچیان فڕاند و ژینیان فڕاند و قەتڵ و عامێکی زۆری ئێزیەکانیان کرد من پێم وایە ئێمە دووشت بکەین یەکێکیان مەسەلەی ئێزیدی دەرینی لە سیاست نەکەینەوە بە پارە خەڵک بینین بە ناوی ئێزیدی و داعینین و قووەت بۆ ئێزیدیان دروستکەین و ئەو کرد ئەوانە لێ بگەڕێن خۆیان چیان پێویستە بۆ ڕزگارکردنی ئەرزی خۆیان یارمەتەوە هێشتا 40% شنگال لە ژێردەستی داعشدایە هێشتا بەشێکی زۆری شنگال کە خراپ بۆ سەر قەزای بەعاج لە ژێردەستی داعشدایە بۆیە پێم وایە ئێمە دەبی لە هەرچێ هێز دێ هەرچۆنی هێز دێ يعني ئەو مۆزوعی پەیەدەوە نەکرێتە مشکلە بۆ ئەدی خۆی هێزی ئەمریکا لێرێ هێزی کەنەدا لێرێ هێزی ئەڵمان لێرێ ئەگەر دوو چەکداری پەیەدە یا پێکەکەژی لێ بخۆ دنیا خراپ نابێ هەر شتێک خزمەتی ئازادکردنی یەزیدیەکان هەر شتێک خزمەتی بەرەو پێشبردننی کۆمەلگای ئێزیدیەکان هەر شتێک دەبتە سەبەبی ئاوەدانکردنەوەی شنگال و منتقەکانی یەزیدیان کە تێک چییە کارێکی خراپ و ئەوە دەی بکەینە ئەولەویەتی کارەکانمان و ئێمە کادیرە سیاسیەکانی لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی ئەگەر دەخوازن شەڕی یەک و دوو بکەن تکایە ئەو شەڕە لە ساحەی ئێزیدیەکان نەکەن بۆ خۆیان بێن شەڕ لە ساحەی هەولێر بکەن لە ساحەی سلێمانی بکەن لێ لە ساحەی ئێزیدیەکان ئەم شەڕە نەکەن هەر کەسە پێی وابی ئێمە لە ناوێکی نیشتیمانی لە سەرەتاوە قەنەعەتمان وابووە کە ئێمە کوڕەخراوێکی علمانی ئێمە لە ناو ئێزیدیەکان زۆر 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 گرنگیمان داوە بە قبولکردنی ئێزیدیەکان لە سەرکردایەتی یەکێت نیشتیمانی زۆر گرنگیمان داوە بە کۆمەلگای ئێزیدیەکان و هیچ کادیرێکی یەکێتی لە منتقەی ئێزیدیەکان ژیابی مشکلەی دەستکوژی ئێزیدی و ماستی ئێزیدی ئەوانەی نەبووە بەعکسەوە ئێمە هەوڵێمان داوە زۆر بە توندی بەگشت سەلەفیەکان و بیرکردنەوەی سەلەفیەکان دابین کە ویستیان لەبەر مەسەلەی مەزهەب و تایفە ئەوانە شەڕی ئێزیدیەکان بکرێەوە ئەو کۆتایی هاتووە پێویستە لە ساڵی 2016 ئەو مۆزوع بەحەز نەکرێ بەڵکو ئێزیدی وەکو ئینسان ئێزیدی وەکو کورد ئێزیدی وەکو هاو نیشتیمانی ئێمە هەموو حقوق و واجباتێکیان هەبێ وەکو تۆهاتە بەڵێ کاک سعدی يعني بسیارەکە هەل سەر بێژین شەڕی داعش و بەرەیەن شەڕی گەلێک جاران سەرکردێن سەربازی بە تایبەتیان هەردوو دەڤەرین کەرکوک و باشیک و شنگالۆن بێژین يعني لە گۆر گوتناوان و گەلێک جوداکاری لە بەرەیەن شەڕی لە بەرەیەکی بوو بەرەیەکی دی تێتەکردنە ژهاری کاریان سەربازی ژێ پشتەوانیا هێزیان هەفپەیمانان يعني ئەبە تا چەند ڕاستەوە ئێکێتیە چه هەڵویستێک هەبوو بەڕاستی من لا هین نەبوومە مەسئولی هیچ جەبهەیەک نەبوومە لەو جەبهانە ینی بەس گلەی نەگەشتی هەوە بەرەی شەڕی و من دوێنێش لە کاک محمود سەنگاویم پرسی لە
کۆنگرەی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووین وتی ئێمە تا ئێستا بەدەگمەن لە ڕێگای تارەی هاوپەیمانان کۆمەکی ئێمە نەکراوە. ئێمە بە خوێن هینمان ڕزگار کردووە، کەرکووکمان پاراستەوە و منتەقەکانمان ڕزگار کردووە. هیچ پشتیوانێکی ئاسمانی لەلایەن هاوپەیمانان بۆ ئێمە نهاتوو. بەینەمامە بینین هاوپەیمانەکان لە شنگال و لەو منتقانەی مەخمور و ئەوانە شەو ڕۆژ ئەکوتی ئێستاکە لەو شەڕی چەند ڕۆژی لەو پێش لە مەخمور کرا 52 جار هێزی ئاسمانی هەڵساوە لەو منتقانەی داوە. فەرق و جیاوازێکی زۆرەکەی ئەو شکایەتە کراوە. هۆکار چییە؟ ئەو دەبێ بکۆڵدرێتەوە. من پێم وایە هەر کەسێک بڵێ ئەوە نەکراوە دەیەوێ لێی نەکۆڵتەوە. ئەگەر دەیەوێ لێ بکۆڵەوە بەڵێن کراوە، ڕەنگە زابتە کردبی، ڕەنگە جندێک کردبی، ڕەنگە مەسوولە کردبی، بەڵام دەبی لێی بکۆڵتەوە کە بۆ ئەمان وابوو بۆ ئەمان وابوو. بەڵام خەتای ئەمریکی نیە، خەتای خۆمانە لە وەزارەتی پێشمەرگە مشکلەکە هەیە. بەڵێ کاک سعدی بگشتی ئەمزان و ئێکەتی نیشتیمانی کوردستان پەیوەندی نوێت گەل ڕۆژئاوا پێزن، پەیوەندی نوێت گەل با کورد گەل هەمی پارچێن کوردستانت پێزن. لێ بگشتی ئەگەر بێژین باشوورێ کوردستانی حکوومەت سەر ئاستێ حکوومەتە هەرێمی ڕەنگە پەیوەندیان لاواز بن. ئەنی ئێکەتی شەریکەت حکوومەتێدا چه هەوڵێکدایە و ئەف پەیوەندیە ئاسایی بن و هەرێما کوردستانی بۆ ئێمە لە هەرێمی کوردستانی عێراق چەند جێگایەکی سنووریمان هەیە. ئێستا ئێمە پەرویزخانمان هەیە، باشماغمان هەیە، منطقەی قەڵاتزێمان هەیە، حاجی ئۆمەرانمان هەیە، منطقەی لۆلانمان هەیە و پاشانیش منطقەی هینمان هەیە، ئیبراهیم خەلیلمان هەیە و پاشان دێ منطقەی سیمالکێمان هەیە کە دەپەڕتەوە بوو ڕخێ ڕۆژاوە. نابی هێزێکی سیاسی وا تەسەور کە ئەوانە منطقەی خۆ ئێمە نین ڕەفعەت الئەسەد نین وەختی خۆ چوونە لوبنان هەر یەکە مینایەک گرتو بۆ خۆی گۆ ئەوێ منە. ئێمە ئەو مەنافزی حدودی خازعە بۆ قەراراتی هەرێم و قەراراتی هەرێم دەبی لەسەر بەکردن و نەبەکردن بە ئیجماع وەرگری. نا هەندێک تەسەڕوفات دەکرێت ئەوە سیاسی یەکێتی نییە و هەر کەسێک بڵێ سیاسی حکومەتە نەخۆی سیاسی حکومەت نییە. سیاسەتی هەر کەسێک بێ حکومەت نییە. ئێمە مخالفی ئەوەین کە سنوور بێتە بەرەڵاکردن، دەبی سنوور زۆر و باش کۆنترۆل کرێ، بەڵام بۆ ئەغرازی سیاسی بەکارنێت، بۆ ئەغرازی ئەمنی لە ڕووی ئەمنیەوە. گەلێک جاران کاک سعدی بڕیار حکوومەتێ دەرچوونە سەرداخستنە سنووری یان ڕێگیریکردن لە شاندەکی ناوێ حکوومەتێ ئێکەتیت گەلدە نەبووە لێ چه هەڵویستێکی وا ساژی نیشان نەبوو. نامە هەڵوێستمان نیشانداوە، بەڵام ئەوە نەمان کردەوە قەزیەکی گەورە. بەڵام ئەوە کار و کاردانەوەیە. جاروەیە لە دیوی ڕۆژئاواژی شان مەمنوع دەکرێت و لە دیوی باشووری شان مەمنوع دەکرێت و ئەوانە ئەوەی ڕۆژاوە خراپە دەبێ نەکەن و ئەوەی باشووریش ئەوە قەراری یەکێتی نییە. ناف حکوومەتە هەرێمێدا ئەنی گەلێک جاران سەر ئاستێ کادرێن ئێکەتی ڕەنگە گەهز بیتە هەوەش وەکو مەکتەب سیاسی وەکو سەرکرداتی گلەیەوە چەندێک تەگەن و ئێکەتی گەلێک هەڵویستاندا یان نا بڕیارێن حکوومەتێدا ینی پلاواز هێتە دیتن یانژی ڕەنگە هەندێک جارن ئەو خۆخ و پلاواز بینیتن پۆستێن هەستیار پۆستێن گرنگ دەستیدانا لێ وەکو بڕیارێن گرنگ ڕەنگە گەلێک جاران ئێکەتی شەریک نەبیتەدا یانژی ئێکەتیت گەلوێ بڕیارێ نەبووە. ئێمە لەگەڵ بەیانی پارتی دیموکراتی کوردستان ناقەشەمان لەسەر ئەوە هەیە. ئێمە لە کاتێکدا کە داوا لە حکوومەتی عێراق دەکەین پێویستە نەوعێک لە تەوازن هەبی لە ناو دام و دەستگاکانی حکوومەت و لە حکوومەتی هەرێمیش دەبێت تەوازنات هەبی. ئێمە ڕاستە 18 کورسیمان هەیە لە پەرلەمان، بەڵام پارتیش 38 هەیە. دەسەڵاتی کە پارتیایەتی ناو حکوومەتی هەرێم 38 کورسیە 2000 38 زیاتر لە 70%. دەسەڵاتی کە یەکێتی هەیەی ڕەنگە بەقەدەر 38 کورسیوی لێ ئەوە نەمشکلەیە. مشکلێمە ئەوەیە کە ئەوان دوو بەقەدەر 38 کورسی دەسەڵاتیان هەیە بە تایبەتی لە مەسەلەی سیادیەکان ئەوە باس کردەوە. بەڵام ئەم مەوزوعە پێم وان نییە
بكرة موضوعك بو كم كرنه لأهمية حكومتي هرم بلكو بكرة موضوعك بو معالجة بكري يعني ده هاتو ده معالجة بكري چونك شراكات استعمالية شكل داوا كمان لحكومة العراق آية برنسيبي شراكات لنيوان هريمي كردستان ودانا سياسي كان هريمي كردستان لقال لأنا كان ناو عراق ماوا باشا عيني بسيايت كري ليرا بكري أري إما لهريمي كردستان اللي سر أو أساسي كدامش كراو هيزا كان أو شراكة ماوا ما فيه شراكة كماوا يعني أودا بمعالجة بكري برار أو النقبة من أو بازناك ما كشتي زور سلبي وأقرناش كلام دبي أو التقصيرية كتي خويتي دبي قبولك. بله بابت كدي هر جريداي بيجين سانغا حكومتي وهلوشتين إيكاتيه دفرا بيجين إيكاتي زيادة اللي بالادس لباريزجها سليماني ودفرندي رنجا اگر ام نبیجین صد جی زیادت الحشد صد آزادی که تمام بو هر لعنه که سیاسیه کادرین همی لعنن لی اوه گلک بیجین حالت لدور بادینان پیدا بین ریگیری کرن لراگه هندن ایکیتیه بو هندک برای شری ریگیری کرن لهندک کادرین ایکیتیه که سردان دوره که بکن یعنی دوره که وگر نوه گلک چند روزین بوری بتایبت دوره آکری چند کادرین ایکیتیه جی هاتینه گرتن به تهمت جدا درست کردی. من لو ما ایکیتیل سرور چه هستش هویه. چارچوبی دستگاه آسایش و مجموعه تصریحاتی خراب درام بما و دستگاه آسایش نبی مشکل کانی خود رگاندن چهار سر که دستگاه کانی آسایش پیش داب نیشن دجوری کی داخراو باسی مشکل کانی خوام کرد و اوج نبی بکار بهندری بو سيطرة ونظن سيطرة علاقة أمن نابي نم قازانجي ليدا كين قبول نابي يعني مهمني شيء مسؤول لي بلا مو قبول نابي قبول وفيما لدفري ايوج لدفري دو كيش هم نوعا انا او نابي ترجارك دست بيبكي من ابينم تصريحات خرابش دبين من عندك جار لو رجعنا حتى لمسألة دي وان تصريحاتي انها منطقي يعني نوع عقلا ما مشكلة يزيدية ومشكلة كيسا استا اما نتائجي لكل نوما نبست ولا مسؤوليني او الى شنغال مشاكل تشيك اما تا استا موضوعي تشاكسازي ومكافحة قندلي نمان ديوا كسرك ايشا كاني خوي بباشي كردبي اما تا استا حتى على دبري سليمانيج نمان بيني وكا ريقي لهندك برالله بكري اواني كياسان ياساي خوب شاندانا ياساي كاري سياسية بباشي جيبه بكري چونكا قل استاوا هولي او درا ياساي بناوي سوء استفادة للديمقراطيات وضعي كي آلوز ده هرمي كردستان دروز بي كاري شخص بله كاك سعدي ايكش بابت انديك و چند روژن بوری هاتیه او پروژه نافبرا ایکتی و بزاوا گوران یعنی او پروژه تا چند بجین تا چند راستی بو هیا و تا چند برف پیش شو نه پروژه کی باشه و باشه کی ولامه بو پروژه کی اما که پیشکش به گوران من کردو وشتی اضافی شتی ده که بوچونی گورانه فما او پروژه کی باشه او پروژه لا اما است دراسه دکری و پاشان بشکل او پروژه اكيد پیوستی بو کرگل برانی پارتیش مناقشه بکری جا اول لیرا زوزار مشكله دي يعني كعلاقاتي بارتي وقوران دقات كاتك بليو بروجي كي باشا تساوي خوي دقري بوي نبيني بارتيش دقري قورانيش دقري او فما سياسات بهن نابي بعصبية نابي سياسات بمنطق ولا سر خود هل السروي كاكساد يعني از بزفر مفسر او بسيارة بيشتر يعني ايش هو كارن گرتنا هندك جي كادرين ايكتي الدوره آكري بتهمتاوي چندي بو ديف گوتنا آسايشي كو سردانا قنديل كريا يعني ايكتي سردانا قنديل كريا نكريا وشولي بارتينيا يعني سردانا قنديل تشيا قنديل ممنوعة اعلاني حرب ما نكردو للجي بيكاك
دوای قەندیل دایان گوند هەیە لەژێر هێشتا لەژێر کۆنترۆلی قەندیلە من هیچ ئەو قەرارێکی تەوعی و کەیفیە قەرارێکی نادروست سەردانی قەندیل کردیە یان نەکردیە بەڵێ من سبەی دەچمە قەندیل یعنی چی مشکلەیە نەمشکلەیە چییە بەێ چینە سەرتەوەرێکی دی کاسای پرسە ڕزگارکردنا مووسڵ و پشکداریە کورد دە ڕزگارکردنا مووسڵدا ینی ئەوژی بووە بابەتێکی سەرەکی van ڕۆژاندا ینی کورد تا چەند دانەساندنên خودات gel بەغداد gel hêzên hevpeymanan yani de Kurd müşarekêt kontrolkirina Mosul deket yan ne ve eger pişikdariyê têda biketin çi mifayek bû Kurd têda heye û çi mercek heye bû pişikdarîkirinê rizgarkirina Mosul benizbet sualî pêşû ême benizbet Qendîl û PKK mumkin e ême reîman legel PKK mutabeq nebî zor şit بەڵام ئێستا ئیشی ئێمەوە نییە ئەمە شەڕی پێکاکا بکەین و شەڕی پێکاکا بە قازانج نییە بە قازانج کەس نییە یەک ڕقم دوو کادیری ئێمە بچی بۆ قەندیل ڕێی خۆی دەڵێ یان تەکلیف کراوە خۆ ناچی لەوێن دەر چییە زەرەری کادیری بچێ بۆ قەندیل ئەیدا کادیری هەموو حیزبەکان دەچی ئێمە بە ئاشکرا دەچی ئەوان کە بەدزی دەچی کادری حیزبی تریش دەچی بۆیە هەموو حیزبەکانە کە هیچ ئیستا ناکەم لەسەر مەسەلەی ڕزگارکردنی مووسڵ بە دنیاییەوە ئێمە مووسڵ بە گرنگە زانین چونکە مووسڵ تهدیدی دهۆکەکە و تهدیدی هەولێریش دەکە بە دەرەجەی ئەساس و لەو کۆبوونەوە لە حکوومەتی هەرێم و هەروە لە کۆبوونەوەکانی لایەنە سیاسیەکان لەگەڵ کاک مەسعودیش ئەو مۆزوعە باس کراوە کە ئێمە لە مەسەلەی مووسڵ بە دڵنیاییەوە خۆمان بە مەسئول دەزانین وەکو هەرێمی کوردستان چونکە بەشێک لە دانیشتوان یەک لە سێی دانیشتوانی مووسڵ و پارێزگای مووسڵ کوردن و ئێستا تا ئەم داحەزێژ ناو مووسڵ ژمارەیەکی زۆر لە خێزانی کورد ماوە و لە پاشانیش ئەمە وڵاتێکە پارێزگایەکە جیرانی هەرێمی کوردستان بۆیە ضروریە ئێمە بەشداری بکەین و پشکداری بکەین لە ڕزگارکردنی مووسڵ یەک مۆزوعایە حەز دەکەم پێت بڵێم ئەو منتەلەقە شۆڤێنی و عنسوریەی کە کۆن لەلایەن هەندێک لە خەڵکی مووسڵی عەرەب هەبوو بەرامبەر بە کورد ئەوە نەماوە ئێستا پاش هاتنی داعش و هاتنی ئەو خەڵکە بۆ دهۆک بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ کەرکووک زۆر بە گەرمی پێشوازی کران دەری خست ئێمە خزمیەکی ئامۆزاییەکەین بەڵام نظامی شۆڤێنی باس سەبەب بووە لە دروستکردنی ئەو شەقە گەورە نێوان خەڵکی مووسڵ و پارێزگاکان و تەسەورەکەم خەڵکی مووسڵ بەعام ئێستا داوا دەکە پێشمەرگە ئێمە ڕزگارکە باشتر لە هەموو هێزێکی تر بەڵام گەڵێک جارەجی کاکسادی تێتە گوتن و دەمێ بوریژی کورد قوربانی وێ چەندێ بوو یەک و گەڵێک خوش باوەڕ بیە بەرامبەر کەسێ بەرامبەری خولایانی بەرامبەر ینی قوربانی گەڵێک جارە بەحسەکەمان لەسەر ڕزگارکردنی مووسڵ خۆش باوەڕ مەقسەد چی خوش باوەڕ ینی ئەڤروکە بێژین بەغدا ڕەنگەت بێی مەرج ئەگەر کورد پشکداریەت مووسڵدا بکاتن کورد وەسا باوەری بەغدا بینتن سوباهی نانە مەرچۆن کورد داوای کردووە کە ئەبێ بەرنامەی ڕزگاری مووسڵ بزانین و لەو بەرنامەیە ئێمە خۆ نامانێت وەکو مقاتل بچین بەشداری بکەین لە شەڕی مووسڵ و دوای ئەگە تاو بڵین عافیەمان ناوێ ئەمە دەمانەوێت واجباتی خۆمان چی حقوقمان چی بەڵێ هەبوونە سپای تورکیا باشی و ئەوژی هەندێک جارە تێتە گوتن و بوو پشکداریکردنە شەڕی مووسڵدا هەندێک جارە تێتە گوتن بوو ڕاهێنانە هێزên پێشمەرگەیە بەری بێژین چەند ڕۆژەکان داوت ئۆغلۆ خۆ ینی دان پێدان پێچەندێ کرد و هەبوونا وێ هێزێ بوو دژاتیکردنا پەکەکێ و لاوازکردنا پەکەکێ بوو دەربازبوونەوەی بەرەفشنگان ئەو هێزانەی تورک وەکو هێزی سەربازی تورک وەکو سەربازی ئەڵمانی و ئیتالی و فەرەنسی ئەگەر بۆ ڕاهێنە ناتووە عەدەدەکان معلومە ئەوە نایاساغ لێ ئەوەی یاساغا ئەو سەربازی زیادەکە هاتووە چون بۆ قەندیل مەمنوع نییە بەڵام ئەوە مەمنوعە ئەو سەربازی زیاد کە هاتووە
بله هەڵویستەیەکەتی بەرامبەر بە هێزیانی فەرمی هەڵویست بله لەمە ناخۆشە ئەوە تەدەخولە لە کاروباری ناوخۆی و بریندارکردنی سەروەری خاچی کوردستان و خاچی عێراق. بله پەیوەندیان ئێکەتیەت گەل تورکیا بگشتی پەیوەندیمە باشە لەو ڕۆژانە باس نیوز درەوەک نووسی بوو کە گوایە تورکیا ئەتراز کردە لە ئەلامی یەکێتی و ئەتراز کردە لە پەیوەندیەکانی یەکێتی ئەوە درەوە تورکیا نە لە هەولێر نە لە سلێمانی نە لە ڕێگای سەفارەت نە لە ڕێگای قونسولیەت نە لە ڕێگای نوێنەرایەتی یەکێتی لە ئەنقەرە شتیوانە گوتی قەتعاً نە لە ڕێگای جاندرمە ولا لە ڕێگای جەیش و حاڵی حاضر ئێمە داوەتێکی قائممان هەیە لە تورکیا هێشتا نەچوو. بله دوماهیک پرسیار ئەگەر بکورتی ینی ناوان کوما vê rewşa yani ev pirsiyarên borî hemiya bigiştî gorankarî peywendiyên siyasî şerê Daeş yani wekû endamekî serkiratî yan wekû kesatiyekî siyasiyê Kurd yani asûyeka geş heye bû paşeroja gelê Kurd بەدڵنیایی و من پێم وایە ئێمە تازە ڕەخنەمان زۆر لە هێزە سیاسیەکان گرت و تەقسیری خۆمانەوانە بەڵام تەفاهمێکی ئیجماعێک هەیە تەفاهمێک هەیە تو لەو ڕۆژانە لەسەر مەسەلەی چوون بۆ بەغدا و مفاوەزات لەگەڵ حکوومەتی عێراق هەموو لایەنە سیاسیەکان ڕەغمی لەگەڵ ئەوەی ناکۆچی لە نێوانیان هەیە بەڵام متتەفق بوون لەسەر پاراستنی یەکڕێزی خەڵکی کوردستان. خەڵک ساحێبی ئەم هەڵوێست و پێگەیشت و نزوجەبی لە سیاست ئەکرد سەرکەوتو دەبێت. بله زۆر سپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرەندامەی مەکتەبە سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ vê delîvê û van ronkirin û şirûvan spas. بله بینەران vêre hatina dimahiya vê dîdara taybet edgel berê Sadî Ehmed Pîrandamê Mekteba Siyasî Yeketî Niştimanî Kurdistan spas bû bînereya we û bimînin bixêr.